يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، ژیانی ئینسان زۆر تەنگانە و ناڕەحەتی تێدایە. خۆی پەروەردگار لە قورئانە لە سوورەتی ئەلبەلەدا دەفەرمێت لەقەد خەلەقنا الئینسانە فی کەبەد، بەڕاستی ئێمە ئینسانمان دروست کردووە، خوا دەفەرمێ وە ژیانی زۆر ناڕەحەتی تێدایە. ئینسان هەر لەو کاتەوە کە لە ڕەحەمی دایکیە خۆ هەڵدەواسێ وەکو عەلەقەیەک و جێگیر دەبێ، خەریکی جوم و جوڵ و تێکۆشانە، بەژانەوە لە دایک دەبێ و قۆناغەکانی منداڵی تێپەڕ دەکا. سەیری سەرەتای خوێندن و پاشان لاوێتی و پێکهێنانی هاوسەر و بوونی منداڵ و کار و کەسابەت و هەر یەکێک لە ئێمە ڕۆژانە لە بەرزی و نزمیدایە. جارێک شادمان دەبی، جارێکی تر خەمداد دەگرێ. لە کاتی سەرکەوتن و بەدەستێنانی ئامانجەکاندا لانیکەم خەمێکی ئەوەت هەیە کە لە دەستت بچێ. تەندروستیت باشە، لە کتوپڕان نەخۆش دەکەوی. باری ئابووری و موچەت باشە، لە کتوپڕێکە بێ موچە دەبی. بارودۆخی سیاسی وڵاتەکەت، بارودۆخی نەتەوەکەت وەکو گەل و نەتەوەیەکی جیهان ئاسوودەیی بەدڵن نابەخشێ. زۆر جار خۆت بە مەزلوم دەزانی. بە کورتی ژیانی ئینسان ناڕەحەتیەکانی یەکجار زۆرن. زۆر جار دەگەینە ئاستێک کە ئینسان خەریکە بڵێ هەموو دەرگاکانم لێ داخراون. بۆیە دەبینی کەسانێک ئەوەندە ڕەشبین دەبن، ئەوەندە ناڕەحەت دەبن، ئەوەندە دنیا بەسەری خۆیاندا دادەخەن و خۆیان لە ڕەشبینی و تاریکیدا دەبینەوە، پەنا دەگرین بەخوا، پەنا بۆ خۆکوشتنی خۆیان دەبن. یعنی هیچ ئەمەلێک لە ژیانیاندا نامێنێ ئەڵە بەدەستی خۆم کۆتایی بە ژیانم بێنم و لەم ناڕەحەتیە خۆم ڕزگار کەم. جا بەرەکەتی ئەم ئیسلامەتیە، بەرەکەتی ئەم جومعە و جەماعەتەی کە ئێمە لە خزمەتی داین، بەرەکەتی ئەم وتاری ڕۆژی جومعەیە ئەوەیە کە ئیسلامی ئێمە پێمان دەڵێ هیچ کات مەویز مەبە لە ژیاندا. دڵنیا بۆ بە سروشتی وەرگرە، هەموو مرۆڤەکانی سەر زەوی تێکڕا گرفتیان هەیە. هیچ کەسێک نابێ بێگرفت بێ. هەر ئەو گرفتانە هاندرن بۆ جوڵەمان، بۆ کار و چالاکی زیاترمان. ئەو کاتێکەوە ئینسان ئیشەکەشت هیچ گرفتیشی نەبێلانی کەم پەلەتە، ئەچێ دایرەیەک و ئیمزایەکت هەیە، کارەکە شەرعیە، یاساییە، حەقی خۆتە. هەر ئەوەی کەوا سعاتێ 2 سعات تاخیر دەبی تا ئیمزایەک لای بەڕێوەبەرێکەوە بۆ دەکرێت، هەست بە گرفتێک دەکەی، هەست بە ناڕەحەتێک دەکەی. ئەگە هیچ مشکلە نەبێ، کاتەکان ناڕەحەتت دەکەن کە لە زەمەنی خۆیدا ئیشەکانت بۆ ناکرێ. ئێمەی مسلمان لە بەرەکەتی ئەم دینەوە چی فێر بووین؟ ئەوە فێر بووین لە پشتی هەموو دەسەڵاتدارێکەوە دەسەڵاتی داری گەورە ئەڵڵاه هەیە سوبحانەه وتەعالە. خۆی گەورەیەکێک لە ناوە بەرز و بەڕێزەکانی، لە ناوە جوانەکانی لە ئەسمای حوسنای ئەلفەتاحە، واتە ئەو پەروەردگارەی کە دەرگاکان دەکاتەوە. الفتاح صيغة مبالغة، يعني لسوزني فعالة، يعني أن الله عز وجل يفتح كل الأبواب. أي إنسان بزان أخواي قوله همو درقا كان دكاتوا، درقاي رزقد، درقاي زواجها وسرقيريت، درقاي بوني من دالك الصالح كبيد بخشة، درقاي شفاي نخوشي، درقاي كسابتي شي باش، درقاي علم زانياري، دەرگای ڕێز و حرمەت لە کۆمەڵگادا، دەرگای زمانێکی شیرین، هەڵسوکەوتێکی جوان، ژیانێکی شەرەفمەندانە، مردنێکی جوان، قیامەتێکی ئاوەدان، ڕزگاربوون لە گوناه. بیجێڕەوە بۆ یەک کەس کە ئەڵڵایە ئەلفەتاحە، دەرگاکان هەمووی دەکاتەوە. وەیەفتەح ما استعصى من الأبواب، ئەوەی کە لای تۆ دەڵێ قەت ئەم دەرگایە ناکرێتەوە، بە هیچ کەس ئەم کێشەیە چارەسەر نابێ. بیجێڕەوە بۆ لای خوایە کە ئەلفەتاحە، کە هەموو دەرگاکان لە لای ئەو ئاسانەکردنەوەیان تۆ پەنای بەدڵێکی پڕ ئیخلاس و دڵسۆزیەوە بۆ بەرە. قل يجمع بيننا ربنا ثم يفتح بيننا بالحق وهو الفتاح
الفتاح العليم لسورة صبا آياتي 26 هذا فرمي کاتێک کەسێک بەرامبەرت وەستایەوە لە ڕووی ئایدۆلۆژیەوە لە ڕووی مەزهەبیەوە لە ڕووی فکریەوە تۆی پێ قبوڵ نەبوو قورئان فێریەوەمان دەکات زۆر مناقەشە درێژە مەکێشە لەگەڵیدا بڵێ منیش و تۆش دەچینەوە بەردەمی خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە من خۆم بە حەق دەزانم ئەوەی جەنابیشت بە باتڵ دەزانم تۆش ئەوەی خۆت بە حەق دەزانی و ئەوەی من بەناڕەوە دەچینەوە بەردەمی خوا بێگومان لای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە حەق سەر دەکەوێت و باتڵ پوچەڵ دەبێتەوە با لەم دنیا یەکتر عەزیان نەدەین بابی گێڕینەوە بۆ لای خوا چونکە ئێمە خوایەکمان هەیە ئەلفەتاحە و ئەلعەلیمە جا حەز دەکەم لەسەر وشەی ئەلفەتاح لەگەڵ ئەلعەلیمە بۆ بەیەکەوە هاتون لە قورئاندا ئەم قورئانە زۆر عەجیبە هەر کاتێک کە وشەیەک بەکاردێنێ سەیرێکە بۆ نەیفەرموو ئەلفەتاح و ئەڕەحمان ئەمانە هەموو ناوی خوان بۆ لەگەڵ ئەلفەتاحە ئەلعەلیمی بەکارهێنان کە هەردووچیان ئەسمای حوسنای خوان ناوە جوانەکانی خوان دەڵێن لەبەر ئەوەی تۆی بەڕێز تۆی ئیماندار شەیطان ئەو گومانت بۆ دروست نەکا بڵێ کاتێک کە من زۆر لە خوا پاڕاومەوە بۆ هەندێ ئیشم چەند جار لە دەرگای خوام داوە و خوا کارەکەی بۆ نەکردم بەدڵی من نەهاتە جێ دەرگام هەر لێ نەکرایەوە ئەڵێ نا بەڕێزم دیارە جەنابەت حاڵی نەبووی ئەینا خوا دەفەرمێ ئەلفەتاح العەلیم هەردووچیان بەیەکەون نمونەیەک بێنینەوە گەنجێک کوڕەیان کچە کەسێک دیاری دەکا بۆ هاوسەرگیری لە ناخەوە خۆشی دەوێ خۆشەویستی شتێکە بەدەستی من و تۆ نییە دوو کەس کوڕ و کچێک یەکتریان خۆش دەوێت بە مەبەستێکی پاک و خاوێن بۆ هاوسەرگیری سبحان الله سەیدەکەی قەدەرێک دێتە پێشەوە باوکی ئەم کچە دڵی دەبێتە بەردی ڕق برایەک لەولاوە خزمێکی ناشی کەسێکی ناحاڵی لە دین و لە ژین چونکە ئەوەی کە لە دین حاڵی بێ و لە ژین حاڵی بێ هیچ کات بربەستێک لە بینی کوڕی کچێکە دروست ناکە لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتان و گوێگران و بیرەرانی ئەم وتارە هەر باوکێکت بینی هەر برایەکت بینی هەر مام و خاڵ و خزمێکت بینی لە بینی دوو کەسە کە لە ڕۆشت و ئەخلاقە تەواون عەقڵیان هەیە چوونە تەمەنی زەواجەوە بوو بە بەردێکی خڕ و نەیهێش ئەم دوانە بەیەک بگەن نە لە دنیا حاڵی بووە نە لە دینی خوا حاڵی بووە بە عەقڵی خۆی کار دەکەوە ئەو عەقڵش دیارە بە کەڵکی ئەکسپایر بووە بە کەڵکی ئەم سەردەمە نایە سەرنجام فیتنەیەک دەقەومێ دین لێی بەرپرسیار نییە ئەم ئینسانە ئەم کوڕ و کچە بە پاکی یەکتریان خۆش دەوێت هەردووشیان هەزاران جار ڕەن بێ چوو بنە سوزدەوە بۆ خوای گەورە لەوانەیە شەو لەسەر بەرماڵ ڕۆژیان کردبێتەوە خوا دەرگامان لێ بکەینەوە ئێمە ئەم دوو کەسە یەکتریمان خۆش دەوێت و بە دڵخوازەکەم بگەم سبحان الله سەیدەکەی ئەم باوکە هەر ڕازی نابێ و هەر ڕازی نابێ ئالێ لەدا ئەگەر ئەم گەنجە زۆر بە ئیمان نەبێ بڵێ خوای گەورە خۆ من پەنام بۆ تۆ هێنا تۆ ئەلفەتاحی بۆ دەرگال لێ نەکردمەوە خۆ دڵی ئەو باوکە بەدەستی تۆ بوو وانە ئەمە پرسیارێکە ڕەنگ بێ شەیطان ئەم گومانت بۆ دروستکە دەڵێن بەڕێزەکەم خوا لەگەڵ خۆی فەرمووی کە ئەلفەتاحە چیشە ئەلعەلیمیشە تۆ جوهدی خۆت کردووە چەند پیاوی بەڕێز و بە حرمەت چەند ئافرەتی بەڕێز ناردۆتە خوازبێنی قسەی خێرت تێدا کردووە تەواوی هەوڵ و تێکۆشانی خۆت داوە عیبێکت لە خۆتا شک نابێ کە شایانی ئەوە بێ کچن نەدرێتێ یان کچێک نی عیبێکت هەبێ و شایانی کوڕی فڵان کەس نەبی ئەمانەت ئەوەی کە لەسەر شانی تۆدا جێبەجێ کراوە بەڵام خوای گەورە ئەلعەلیمە دڵنیا بە دەرگاکەی لە تۆ کردوێتەوە دڵنیا بە دوعاکانی تۆی بیستووە وەری گرتووە بەڵام ئەلعەلیم دەزانێ عاقبەتی تۆ ئەو کوڕە بەیەکەوە خێر نابێ خوشکم براکەم عاقبەتی تۆ لەگەڵ ئەو کچەدا خێر نابێ واللهی سەبر بگرە ئارام بگرە حیا و حرمەتی خۆت و ئەو ماڵە پارێزە ناوی ئەو کچە مەهێنە بە چاوی خوشکایەتی لەمە دوا سەیریکە دڵنیا بە خوای پەروەردگار باشتر لەوەت بەنسیب دەکا چونکە دڵنیا بە لە عیلمی عەلیمە هەیە کە دوا ڕۆژی تۆ لەگەڵ ئەم ئافرەتەیە خێر نابێ ئەم کچە دوا ڕۆژی لەگەڵ ئەو کوڕەیە خێر نابێ چۆن ئێستا بە مەمنونیەوە هاوسەرگیری دەکەن ئادەبێت بە مەمنونی چەند کەسیشەوە لێک زیاد ببنەوە مادام هەوڵی خۆتدا دوعاکانت ئەلفەتاح کردوویەتەوە بەڵام ئەلفەتاح ئەلعەلیمیشە عەلیمە بەوەی کە کارەکە بۆ تۆ باش نابێ کابرایەک لە کەسابەتە پارەیەکی حەڵاڵ کەسابەتێکی حەڵاڵ غەدری لە کەس نەکردووە سەیدەکەی گرفتێکی گەورەی بۆ دروست دەبێت هەمیشە لە خوا دەپاڕێتەوە ئەلفەتاح دەرگام لێ بکەیتەوە دڵنیا بەخوا دەرگای لێ کردویتەوە بەڵام سەیدەکەی زەمانێکی زۆری پێدەچێت زۆر ناڕەحەتی دێتە پێش ئەڵێ خوایە بۆ خوا ئەلعەلیمە ئەم گرفتەی بۆ تۆ هێناوەتە پێشەوە ئەو دەزانێت چ بەڵایەک لە بەردەمتایە بەڵام تۆ نایبینی
ئەم گرفتە ڕزگارت دەکات لە بەڵایەکی زۆر گەورە کە سەریشت بڕوا و ماڵیشت بڕوا لێرەدا ئەم ئەڵقەیەت بۆ دروست دەکات ئەم ناڕەحەتیە بۆی لەو بەڵا گەورە ڕزگارت کە بەڵام دڵنیا بە وەڵامی تۆی داوەتەوە ئەبێ ئێمە ئاوا خوا بناسین حەزت دەکرد جەنابەت جوانتر بی حەزت دەکرد دەوڵەمەندتر بی حەزت دەکرد ناودار بی ڕێزدار بی بەڵام سەیدەکەی ئەمانە بەدڵی تۆ نین ئەوەی کە دڵت دەیخوازێ ئەی خوایە زۆر لە تۆ پاڕامەوە بۆ ئەم دەرگایە لێ نەکردمەوە ئەمەت پێ نەبەخشیم دڵنیا بە خوای پەروەردگار کە ئەلعەلیمیشە دەزانێ ئەگەر ئەمەت هەبوویایە بۆ تۆ دەبوو بە گرفت بۆیە قسەیەکی زۆر جوان هەیە دەڵێن ئەو تاڵیەی کە سروشتی ئەو تاڵەی کە سروشتی تاڵە و دەستی مرۆڤی تێدا نییە زۆر زۆر باشتر و بەسوودترە لەو شیرینیەی کە مرۆڤ دروستی دەکا بادەمی تاڵتان بینیوە بایە و بادەم کە لەو شاخانە هەیە و تاڵە بۆ زۆر نەخۆشی دەرمانە چونکە سروشتی خوا وای دروست کردووە بەڵام وەرە پاقلاوەیەکی زۆر بخوا کە شیرینی دەستی مرۆڤ بە مەسافەیەک تووشی شەکرەت دەکا تووشی زیانت دەکا ئەوەی کە بە سروشتی خۆی تاڵە و خوا وای دروست کردووە زۆر دەرمانترە لەو شیرینەی کەوا من و تۆ دروستمان کردووە لەبەرەوە مادام بڕیاری پەروەردگار لەسەر ئەوەیە تۆ ئەوەندە دەوڵەمەند بی ئەوەندە ڕنگ و ڕوخسارت بێ ئەوە باڵات بێ ئەمە پێگەی کۆمەڵایەتیت بێ ئەمە ناو ناوبانگت بێت لێی گەڕێ بە ئەمەندە شکر بە چونکە تۆ درێخین نەکردووە ئەمە بۆ تۆ باشە نمونەیەک دێننەوە یعنی میثال ئەمە نەگەڵی ڕاستەقینەیە بەڵام بۆ ئینسانی وەکو جەنابتان دەرسی لێ وەردەگرێ ئەڵێن بولبول و قەلەڕەش بولبول و قەلەڕەش سەرەتا هەردووچیان وەکو یەک ڕەش و بۆر و ناشرین و دەنگ ناخۆش بوون قەلەڕەش زۆر مەمنوون بوو بە بەشی خۆی وتی هەر عیبی نییە بولبولی اعترازی کرد وتی خۆزگە خوای گەورە ئەم بەڵایی لە کۆڵ کردمایەوە ئەم دەنگە ناخۆشەی ناسک کردمایە ئەم ڕەنگە ڕەشەی سپی کردمایە خوای گەورە کردی بە بولبول بەڵام سەرنجامی ئەم دەنگە خۆشە و ئەم ڕووە ناسکە و ئەم پەڕەسپێ جوانانە چی لێ هات بولبول هەمیشە لە قەفەسایە بولبول ئازاد نییە ئازادی پێڕەوا نەبیندرا سەرنجامی ئەو جوانیە و ئەو دەنگ ناخۆشەی بۆی بوو بە مەینەتی دایمە لە قەفەسایە بەڵام قەلەڕەش بەو بەشەی خۆی ڕازی بوو بەو ڕەشی و بەو دەنگ ناخۆشی و قێڕەقیڕەی کەس نایکاتە قەفەسەوە بەخێوی ناکە و سجنی ناکە و ئازادی پێشێل ناکە هەمیشە بۆ خۆی بە ئاسمانەوە دەفڕێ دەی ژیانی ئازاد خۆشترە یان ژیانی ناو قەفەس بە بێگومان ژیانی ئازاد لە هەموو شتێکی تر بۆ هەموو زیندەوەرێک خۆشترە بۆیە دەڵێن ئەوەی لە دنیادا کەم بوو شەڕی گەورەی لەسەر دەکرێ هەر کەسێ ڕەنگی دەگمەن بوو ئازادی لێزەوت دەکرێت زۆر جار دەرگا داخراوەکان بەرەو ڕووی خەڵکێک دەکەینەوە کابرا دەرگاکەمان بۆ دەکاتەوە دوای گلەی لێ دەکەین وەڵی فڵان کەس تۆ ئیشت بۆ کردم بەڵام بە زەرەردم تەوا بوو فڵان کەس ئەلفەتاح کتیلەکەی کردەوە بەڵام ئەلعەلیم نەبوو بەڵام خوای پەروەردگار دەرگاکەش دەکاتەوە زاناشە بە چ شێوەیەک بۆ بکاتەوە کامیان بۆ تۆ باشە چەند خاڵێکی گرنگتان عرض دەکەم یەکەمیان دڵنیا بن خوای گەورە ئەلفەتاح هەمیشە دەرگامان لێ دەکاتەوە دڵنیا بن هیچ دەرگایەکمان لێدا ناخات تا دەرگایەکی ترمان لێ نەکاتەوە بەڵام گرفتەکە لەوەدایە ئێمە هەمیشە ڕوومان لە دەرگا داخراوەکەیە و پشتمان کردوتە دەرگا کراوەکە کاتێک لە شوێنەکە قەتیز بووی گیرت خوارد دڵنیا بەخوا دەرگای کردوێتەوە بەڵام گرفتی ئینسان لەوەدایە هەمیشە ڕووی لە دەرگا داخراوەکەیە هەر بەرەو ئەوێ دەڕوە ڕێڕەوی خۆی ناگۆڕێ پشتی کردوێتە ئەو دەرگای یەک تۆز ئاوڕی بدایەوە دەرگاکە کرابەوە دەرگا داخراوەکە نابینێ زۆر جار ئەو کەسانەی کە پەنا بەخوا پەنا دەبەنە بەرخۆ کوشتن هیچ ئەنوایەک نابینن واللهی ئەوە پەروەردگار قەدەری لەسەر ئەوە نییە دڵنیا بەخوا دەرگای لێ کردوێتەوە بەڵام ئەو دەرگا کراوەکە نابینێ وەکو ئەو کەسە وایە بیرێک بێنە بەرچاوت 30 مەتر قوڵ بێ کەسێکی بخەناوەوە ئەم ئینسانە لەناو ئەم بیرەدا بەڕێزان چی دەبینێ کە سەر بەرز دەکاتەوە هاوار دەکات بەس دەمی بیرێک دەبینێت دەمی بیرەکەش چونکە ئەوەندە لە قوڵیدایە قەدەر ئەوە بازنەیەکی بچکۆلە ئاوێنەیەکی بچکۆلەی لێماوەتەوە تەنها و تەنها ئەم گەردون و زەویە فراوانە بەقەدەر دەمی ئەو بیرە دەبینێ هیچ ڕووناکی تر نابینێ بەڵام ئەم ئینسانەکە خۆی لەم بیرە دەربێنە بی بەسەر لوتکەی چیای پیرەمەگرون و قەندیل و سەفین کوڕە دنیا زۆر لەوە فراوانترە کە من دەیبینم وەرە دنیا هەر ئەو ڕوخساری فڵان کەس نییە دنیا هەر ئەو ئیشەی من نییە دنیا هەر ئەو دەرگایە نییە زۆر شتی تر هەیە بۆیە کە دڵت تەنگ بوو لە ژوورەوە خۆت سجن مەکە چونکە لەو ژوورەتیا دانیشتوی بڕوا بکەوە زانی دنیا بەس ئەوەندەیە ناچار لە خۆت بێزار دەبی لەو کاتەدا بڕۆ سەر لوتکەی شاخێک بەرەو بەهار دەڕۆی بڕۆ گەشتێک بکە کە سەیری ئەو دەشت و دەرو دنیا دەکەی ئای خوای گەورە دنیا زۆر گەورەترە ئەو ژوورەی کە من تیا بێزار بووم
با خۆمی لێ ڕزگارکەم ئەوە ئێمە ئەوەیە لە ژوورەکەدا خۆمان قەتیس کردووە لە ناو بیرەکەدا بەڵام ئەو هەموو فراوانی ڕەحمەتی خوا نابینین بۆیە ئینسان جاری وای ئینتیحار دەکا قوتابیەک سەعی بکە بڕوا بکە ئێستا تەلەبەکانی 12ی زانستی وێژەیمان دنیا لیان تەنگ بۆتەوە خەریکە بەرەو مانگەکانی سەعیکردنی کۆتایی و تاقیکردنەوە دەڕۆن باوەڕکە تەلەبەیەک بەس سەر لە خۆی نەشێوێنێ بەس لە کتێبەکانی مەکتەب و هەندێک مەلزەمەی تایبەتە سەعی بکە بەخوات بە دەرچوونێکی زۆر نمرەی باشەوە دەردەچێت خوا دەرگای لێ کردوێتەوە بەڵام ئەوەندە سەر لە خۆی دەشێوێنێ و ئەمەندە دەترسێ و ئەمەندە کتێبی لە خۆی کۆ کردوێتەوە و سەدان سایت دەکاتەوە وەڵا وەختی ئەزانی ئەوەی دەشیزانی لە بیری دەچێتەوە خوا دەرگاکەی کردوێتەوە بەڵام تۆ دەرگا کراوەکە نابینی هەر ڕوون لە دەرگا داخراوەکەیە بەڕێزان گرفتەکە لە خۆمانە واللهی بەڕێزان ئیماندارانی خۆشەویست خوشک و برایانی بەڕێزم یەقینمان هەبێ وەکو چۆن ناوی خۆمان یەقینمان هەیە لەسەری ئاوا یەقینمان بە دڵنیاییەوە زیاتر بێ خوا هیچ کات دەرگایەک لەسەر داناخە نەک دەرگای ئێمە لەین دەرگایەکە بەڵام بە دڵنیاییەوە دوو دەرگای تر لەسەر دەکاتەوە هەر کاتێ دەرگایەک لێدا بخا خێری تۆی تێدایە دڵنیا بە دوو قاتی ئەوە پاداشت بۆ دەداتەوە نمونەی واقعی سیرکە ئینسان لە ناو ڕەحەمی دایکیدا لە ڕێی ناوکەپەتکەوە خۆراک و خوێن و ئۆکسجین وەردەگرێت چی ئەم دایکە بیخوا پێداویستیەکانی نەقڵ دەبن بۆ منداڵەکە لە ڕێی یەک بۆریەوە کە پێی دەڵم بۆری مەشیمە گرێی مەشیمە هەرچی پیسەکان ڕەتی دەکاتەوە پاشەکە داتە منداڵەکە ئەمە یەک خواردنی هەیە یەک جۆگەی هەیە بەڵام کاتێک کە لە دایک دەبێت مناڵ بە قیژەی گریانەوە دێتە سەر دنیا کە لە ڕۆ عیلمەکەوەی بۆیە هەناسەکانی بکرێتەوە ئەم سیەکانی کەپسن یەکەم قیژەگە مناڵ هاوارێک نەکە سیەکان ناکرێنەوە بەڵام ئەهلی عیرفان و ئەهلی تەسەوف دەڵێن بۆیە هاوار دەکات دەڵێ خوایە دەرگاکەم لێ داخرا مەعاشەکەم بڕدرا ڕزقەکەم کۆتایی پێهات ئەوەتانێ ئەو مامانە بێویژدانە هاتوومە قەستێکی لێدا و بۆڕیەکەی قەتع کردم ئەی خوایە من ئێستا بەچی بژیم خوای گەورە ئەم دەرگایی داخست ئەم ئینسانە مامانە هاتوو ناوکی بڕی بەڵام لەولاوە یەکسەر لەگەڵ یا دانەکە بوو بە چی بوو بە دوو کانیاوی مەمچی دایکت ئامادەیە ژەکێکی ئامادە دوو دانە ساڵ ئەم مەعمەلەشی دەردەکا بە هیچ مواسەفاتێکی دنیاوی دەستی مرۆڤ ناتوانە شیری دایک دروست بکرێت هیچ هێزێک نییە لە دنیادا شیرێک دروست بکرێ ڕوبعی شیری دایک سوودی هەبێ بۆ منداڵ ناتوانێت جێبگرێتەوە دەرگایەکت لێدا خرا سوبحان الله بوو بە دووکانی مەمک مناڵ دوای 2 ساڵەکە هەمومان مناڵمان هەبووە کە لە شیری دەبڕیتەوە چ مەینەتیەکی هەیە چەند هاوار دەکا بۆ شیر چۆن دەگری چۆن هیچ ناخوا ئەڵێ لە مەمکی دایکم بمبڕنەوە دەمرم لە برسانە بەڵام سوبحان الله دووەکانی لێ دەبڕێتەوە دانی دێت تازە دایک بێزار دەبێ لێ خوای گەورە ئەمجا 4 دەرگای لێ دەکاتەوە لە شیر بڕایەوە لە دوو مەمکەکە بوو بە 4 دوو ئەوەندە سیدەکەی ئەمجا ئاو دەخواتەوە ئەمجا نان دەخوا گۆشت دەخوا سەوزە و میوە دەخوا بوو بە 4 دەرگا لە دنیادا دەژین کاتێ هەمومان پێمان خۆشە زۆر بژین کە دەمرین خەفەتبارین کە دنیا بەجێدێڵین ئەوەی کۆمان کردەوە نەمان خوارد 4 دەرگامان هەیە یان گەنجێکمان دەمرێ خوا دایک و باوە کەس و کار من و تۆی ناسیا و ئاخ حەیف ئەو گەنجە لە خۆشی دنیا ئەوەندەی نەخوارد و لەزەتی نەبینی ئەو خۆشیانی دنیا یان ئاوە یان نانە یان گۆشتەکانە یان سەوزە و میوەکانە هەر ئەو 4ەیە هەمومان لەم سەری دنیا بگەڕێ بۆ سەری دنیا لەو 4 کۆمەڵەیە ڕزگارن نابێ پەروەردگار دەفەرمێ ئەگەر ئەهلی ئیمان بی لە دنیا دەرم کردی 8 دەرگای بەهەشتت بۆ دەکەمەوە 4ەکە بوو بە چەند بەڕێزان 2 ئەوەندە 8 دەرگای بەهەشتت لەسەر کرایەوە والله ئەمە نمونەیە کە پێمان دەڵێ دڵنیا بە هەر وەختێ دەرگایەک داخرا سوێن بەخوای گەورە 2 دەرگا لە مقابلیا دەکرێت دوان داخرا 4 دەکرێت 4 داخرا 8 دەکرێتەوە ئەوە بەڵێنی پەروەردگارە هەر سەیری خاوەن پێداویستی تایبەت بکە سەیری کەسێک بکە چاوت بێنە 1 ڕۆژ بەڕێزان چاوت ببەستەوە 1 ڕۆژ سبحان الله چه ژیانێکت دەبێ ئەڵێ خوایە دەبێ نابیناکان چۆن بژین خوایە من 1 ڕۆژ چاویان بەستومەوە هایە لە گرتوخانە سجن بووە ئێستا بیر دەکاتەوە خوایە من 1 ڕۆژ چاویان بەستبوومەوە نەمدەزانی کەی شەوە کەی ڕۆژە نەمدەزانی بجوڵێمەوە دەمگوست سرم بە شوێک دەکەوێت قاچم دەکەوێتە شوێنێکەوە نەمدەزانی چۆن خواردن بخۆم دەست بۆ کوێ بەرم بەڵام خوایە دەبێت نابینایەک ئەو هەموو تەمەنە چاوی هیچ نابینێ نابیستێک بەو گوێیانەی ڕۆژێ وشەیەکی لە دنیا نەبیستووە چاک و خراپی نەبیستووە خوایە دەبێت ئەو ژیانەی چۆن بێ من بە زمانم هاوار دەکەم داواکاری دەکەم
ئەگەر ناڕەحەت بم دەنەڕێنم ئەگەر قسەم خۆش بێ دڵم خۆش بێ قسەی خۆش دەکەم خوا خۆ کەسی وا هەیە زمانی کار ناکە ناگۆیە لاڵە خوا دەبێت ئەم چۆن ژیانی بەسەر بەرێ والله سیدەکەی زۆر لە تۆ ڕووی خۆشترە ژیانی خۆشترە ئاسوودەترە ئازاترە هەر ئەڵێ عەیبی نییە ئەمە چێ دەرگای بەڕێزم لێ کردوێتەوە ئەمە ئەڵڵا ئەمە خوا دەرگای لێ کردوێتەوە ئەم کەون و کائیناتە ئەڵڵا بەڕێوەی دەبا والله ئەو نابینانە بەسەرهاتی وان هەیە کە من ئێستا نمونەیەکتان عەرز دەکەم ئینسانە چاو ساغەکان داماون لە چاویاندا مامۆستای گەورەی کوێیە لە بەرجی سێی تەفسیرەکەدا تەماشایکەن باسی خۆی دەکا مامۆستا مەلا محەممەدی جالیزادە ناسراو بە مەلای گەورەی کۆیە لە تەفسیری کوردی خۆیدا لە بەرگی سێدا دەفەرمێ سەردەمی تازە منداڵیم بوو منداڵ بووم تازە پێدەگەیشتم دەبوو مەلاو کابرایەکە بوو لە شاری کۆیە پیان دەگوت مەلا ڕۆستەمی نابینا نابینا بوو هیچ چاوی نەدەبینە لە زگماگەوە نابینا بوو بە منداڵی هەندێک ناربوویانە حوجرەی فەقێ مەلا ڕۆستەمیان پێدەگوت ناوی ڕۆستەم بوو بە مەلا ڕۆستەم ناسرا بوو ئەڵە ئەم پیاوە دزی زۆر لە کۆیە دەکرا پۆلیس خەڵکی دەگرت دز هەر نەدەزۆزرایەوە وەختێکیان تەماشا دەکەن مەلا ڕۆستەم شەوێکیان پەنای بردووە بۆ خومخانە کە جلی تیا خوم دەکرێت ئافرەتان جلیان داناوە دارەجلەکان کاڵ بوونەوە ئەو زەمەنەوەکو ئێستاش خومخانەکان هەر هەیە جلی تیا خوم دەکرێتەوە مەلا ڕۆستەم ئەو شەوە چۆت جلی ئەو ئافرەتانەی دزیوە لە خومخانە جلەکانی دزیوە جوان کوشیونی بەڵام تەواو نەیکوشیون قەترە قەترەی خومەکە ڕەشەکە هاتووە حتا چۆتەوە ماڵی ئەوان بەوە ئەمجا دەزانن باشە ئەمە لێرەوە دزیەکە ڕۆیشتووە و قەترە ڕەشەکە چۆڕاوەتەوە کە دەچن ئەوەی کە خەڵک لێ دزراوە هەموو ئەم نابینایە دزیوێتی لەگەڵ ڕێزم بە وشەی نابیناکاندا ئەوە بەسەراتەکە وایە بەو ناخە دزیش بە هەموو کەس ناکرێت بەخوا دزیش غیرەتی خۆی هەیە فەنی خۆی هەیە بە هەموو کەس ناکرێت دزیش ئەم بەم نابیناییە ژیانی خۆی لەسەر دزی دابین کردووە دەڵێ هەر ئەم نابینای مامۆستای گەورەی کۆیە دەفەرمێ ڕۆژێکیان دەمە و ئێوارەیەکی درەنگ لە کۆیەوە دەیەوێت بەرەو ماڵی ئاشنایەکیان بڕوا بۆ دێی شێخ مەسووری نزیک کۆیە کە دەڕات سەعات دەوری 8 شەو لە ڕێگادا دەبێ هەز دەکا کابرایەک وا چەند سەرێک مەڕووماڵاتی پێیە و بەرەو کۆیە دێ خۆی دەخاتە پەنابەردێکەوە بە نابینایی بەبێ کەسی لەگەڵا بێ چاوساغێکی لەگەڵا بێ دوو بەردێنێ و وەکو دەنگی تفەنگ ڕان دەکێشە بە یەکیان دەکێشە دڵت چەکەکەت فڕێدە و تەسلیم بە کابرا لە ترسانە تفەنگی فڕێدە پەلاماریەدا و بە نابینایی سواری سەری دەبێ و هەر بە جامانەکەی خۆی دەست و قاچی دەبەستێ و لەوێ بەجێ دێڵێ مەڕووماڵات و تفەنگەکەی دێنە و سواری وڵاقەکەی دەبێ و دێتەوە بۆ شێخ مەسووری دەچێتە ماڵی ئاشناکەی و ئەڵێ وەڵای کابرایەک لەم دێ ئێوە هات ئێڵێن وڵا فڵان کەس بوو ئێوارە هەندێک گاو گۆتاڵ و ماڵاتی هەبوو بیبا لە کۆیە لە مەیدان بیفرۆشێ دەڵێ دەوڵا ڕوتم کردەوانە و هەموویم لێستاندووە لەگەڵ خۆی هێناوە دەست و قاچیم بەستۆ بچن وا لە فڵان شوێنە با نەمرێ لە برسانە بەو شەوە دەچن و ئەڵێن فڵان کەس چیەکەی لێرە ئەڵێن ئەی تۆ ئەڵێ ئەوە چۆن گەیشتنە لای من دەڵێ وەڵای ئێمەش بۆ کۆیە دەچین خوا ڕەحمی کرد بە ئێرە داهاتین بۆ دەست و قاچت بەسراوە ئەڵێ لێم گەڕێن بم بەناو بۆ ماڵی خۆمان ئەمجا لێ حکایەتان بۆ دەژێڕمەوە دەیکەنەوە دەیبەنەوە مەلا ڕۆستەمیش لەوێ دانیشتووە کابرای نابینە ئەڵێ هەر لێی گەڕێن لەوانەیە 50 کەس زیاتر بوو بێ دەوریان گرتم قافڵەیەکی ڕێگر و دز بوون لە هەموویەوە تفەنگیان خستە سەرسەرم فیشەکیان برد بۆ سەری ڕان کێشەودایان کوشتم کوتم با گیانم لەدەست نەدەم و ماڵەکەم لەدەستدەم هەموویانم دانێ وەڵا پەلبەستیان کردم و بە گیان هێشتم ئەڵێ مەلا ڕۆستەم کوتی کوڕە هەی لە قوڕت نێم وەڵایی نە لەشکر بوو نە چەتە بوو نە تفەنگ بوو بەس من بووم ئەو منم بەڵام تۆ بێغیرەت بووی هەر نەدڕوانی بزانی من ساغم کۆرەم چەکم پێیە پێم نییە تۆ هەر زەندەقت چوو هەموم لێساندی جارشکەوا بە بێغیرەتی بە تەنیا بە ڕێگادا ئەمەڕەوە ویستم دەرسێکت دادەم کە تۆ ئەوە غیرەت و شەهامەتە بۆ بە کۆمەڵک مەڕووماڵاتەوە بە شەوی تاریک ڕێگای دەیەک و شارێک دەبڕی ویستم دەرسێکت دادەم سبحان الله ما هەر مەلای گەورەی کۆیە لەو تەفسیریا دەفەرمێ لە دێی پێبازۆک لە تیڤناوێکی نابینا هەبووە ئەڵێ مەڕی هەبوو مەڕەکەی بزر دەبوو لەگەڵ مەڕووماڵاتی خەڵکاتێک هەڵاو دەبوو دەگەڕا لە ناو چەند سەد سەری مەڕی خەڵکا مەڕەکەی خۆی دەدۆزیەوە دەستی لێدا دێگو ئەمە هی منە بەدەنگە دەیناسیەوە ئەمە پەروەردگار پێمان دەڵێ بەڕێزان خوای پەروەردگار کە ئەو دەرگایی لەم خاوەن پێداویستیە گرتووە دەرگاکەی تری لێ کردوێتەوە لە هەمووانی کردوێتەوە بەڵام ئەوە ئێمەین دوو کەس دەرگاکانمان لێداخستون یەکەم حکومەت دووەم کە سوکاری ئەم خاوەن پێداویستیە تایبەتە ئەم کەم ئەندامە حکومەت موچەی ناداتێ لە هەموو وڵاتانی پێشکەوتوو مسلمان و نامسلماندا ئەبێ ئینسانی خاوەن پێداویستی تایبەت حیسەی تایبەتی هەبێت لە حکومەتە بۆی محتاجی دەستی کەس نەبێ
بەڵام حکومەتەوە تا لە وڵاتی ئێمە خاوەن پێداویستی تایبەتەکان موچەکانی بڕیون بەداخەوە حکومەت دە دەرگاکانی لەداخستونی ناخوا کردوویەتیەوە دووەم کەس و کاری منداڵێکی خاوەن پێداویستی تایبەت کەم تەرخە من هەر لە مناڵیەوە بە چاوی بەزەیی و بەخوا گوناحە و بەخوا داماوە و ئەی هاوار وەیش ئەمانە دەیکوژین لە جیاتی ئەوەی هانی بدەین بیخینە شوێنی تایبەت فێری خوێندنی تایبەتی کەین فێری پیشەی بکەین دەستی ڕێزی لێ بگرین دە چاوی بەزەیی نا بە چاوی ڕێزەوە سەیری کەین ئێمە خۆمان هەموو دەرگاکانی لێدا دەخەین هەموو دەرگاکانی لێدا دەخەین ئەی ناخوای پەروەردگار کە ئەم ئینسانەی نابینا کردووە ناگۆی کردووە نابیستی کردووە شەلەلی کردووە واللهی بە من و بە تۆی نەسپاردووە خۆی دەرگای لێ کردوێتەوە بەڵام ئەوە من و تۆی ستەمی لێ دەکەین ئەوە حکومەتی وەختە ستەمی لێ دەکا دووەم هەر دەرگایەکە لەسەر داخرا دووشت بکە یەکەمیان لە خوا بپاڕێەوە کە دەرگا لێ بکاتەوە دووەمیشان لەگەڵ دوعاکەدا هەوڵی خۆشت بدە ويا دكتور محمد راتب بن أبلوسي فمن لا تعامل الله بالتمنيات ما مضى لقل پروردگار تامك بالتمني جاء فرقي الفرق بين الرجاء والتمني أن الرجاء يصاحبه العمل والتمني يصاحبه الكسل تمني غلطة تمني أوي حد دواب كي لخواب بي أوي توب جولي فيري تمالي دكا بلام الرجاء لخواي پروردگار داوا دكي لخواو أوي لتوان ناي خوش دا جيب جيدكي ويوتراوى الدعاء من دون عمل استهزاء بالله عز وجل دعاء كردنو بارانو بلي يا فتاح درقام لي بكيتوا بلام خود هيج هەوڵێک نەدەی پەنا بەخوا دوول لە خوای پەروەردگار وەکو گاڵتە کردن بەخوا وایە چونکە خوا ئەم جەستەیە و ئەم عەقڵ و هینەی داوێ بۆی بەکاری بێنێ رحمەتی خوای لێ بێ کابرایەک حوشترەکەی تووشی نەخۆشی گەڕی بوو حوشترێکی گەڕی پێبوو ئیمامی عومەر فەرمووی ئەوە چیەکەی ئەو حوشترە گەڕەمە بەناو حوشتری خەڵکەوە تووشی نەخۆشی دەبێ دەفەرمووی قوربان دەوا من لێی گەڕام تۆش دوعایەکم بۆ بکە بەڵکو خوا چاکی بکاتەوە فەرمووی منیش و تۆش دوعا بکەین خوای پەروەردگار عەقڵی داوێنە چەند دەرمانی قەتران هەیە بۆ نەخۆشی گەڕی حوشتر بەکاردێ لەگەڵ دوعاکەدا قەترانەکەشی لێدە چاک دەبێتەوە خوا ئەم عەقڵەی بۆچی پێبەخشیوین هەر دەرگاکە ئەوەی عەقڵی داوینە و دەرمانەکەی نیشان داوین ئەی بۆ دەستەوەستانی بەکاری ناهێنی لەگەڵ دوعاکانی من و تۆدا دەرمانەکەش بەکار بێنە دڵنیان بەگە تۆڵەی جوڵانن نەبوو خوای گەورە هیچ کات پشتگوێن ناخە خواردن دەخاتە دەمتەوە ئەگە دەست و قاچن نەبوو سەیرێکە بەچکەی باڵندەیەک ئەو زەڕنە قوتەیە لەو هێلانەدا چاوی نازانێ نابینێ بەس دەمی دەکاتەوە ئەو باڵندەیە چەند بە تەماحە بۆ دەنکە گەنمێک بۆ خۆی نایخوا دەیخاتە دەمی باڵندەکەیەوە دەیکاتە دەمی بەچکەکەیەوە بەڵام کە پەڕوباڵی لێ ڕوا و باڵی دەرکرد ئەم جادایکەکەشی نایداتێ ئەبێ خۆی هەوڵ بدە والله ئینسانی گەورە کە دەست و قاچی بەسرا ئەڵڵا پشتگوێی ناخە و ڕزقی ئەدا ئیبراهیمی ئەدهەم یەکێک بوو لە پاشەکان بەچی بوو بە ئەولیای خوا ئەڵێ لەگەڵ جەماعەتێک لە کارمەندەکان و دەست و پەیوەندەکانی و پۆلیسەکانیدا لە ڕاو بوو لە کاتێکە لەسەر سفرەی ڕاوەکە شتیان ڕاو کردبوو ئاژەڵیان ڕاو کردبوو نانیان دەخوارد قەلێک هات قەلی ئاسمانی قەلە ڕەش پاروێ نانی گەورەی برد و فڕاندی نانێکی فڕاند ئەڵە سەری سۆڕما وتی با بێ شەرم لەناو ئەو هەموو خەڵکەدا ئەم قەلە ڕەشە هات و ئەم نانەی لەسەر سفرەکەمان فڕاند سواری وڵاخەکەی بوو شوێنی کەوت ڕۆیش سەیری کرد لەسەر گردێک نیشتەوە ئەو باڵندەیە ئەو قەلە ڕەشە ئەڵێ ئەویش ڕۆیشت و سەیری کرد وا لەسەر سنگی ئینسانێکی دەست و قاچ بەسراویدا و کتراوە بە زەویدا هەڵدەستێ ئەسپەکەی تاودا و گەیشتە شوێنەکە سەیرەکە زەلامێک بەسراوەتە وتی کاکە زیندوی وتی بەڵێ وتی برینداری وتی نەخێت تۆ فریشتەی خوا بووی وەرە ڕزگارم کە دەست و قاچیان بەستوم و بە زەویەکە بە گوڵمی خدایان کوتاوە ناتوانم بجوڵێم کردێەوە وتی بەسەرهاتت چییە وتی من ڕئیسی کاروانێک بووم لەو کاتەدا کە بەم شیوەدا هاتین کە ومەڵە شەتە و دەست ڕوتیان کردینەوە ئەوەتانە لەم شوێنەدا منیان ویستیان بمان کوژن یەکیان سۆلەیەک ئیمان لە دڵیان مابوو وتی کاکە جا بۆ بیکوژین کەمیان هێناوە درەنگ هاتوون عەزیەتیان داوین تەقەیان لێ کردوین با نەیکوژین دەست و قاچی دەبەستینی سەرۆکەکان وانی تریشیان بە شوێنەکەدا دەڕۆن و تەفرەقەمان پێکردن ئەمە سەرۆکیانە سەرۆکی قافڵەکەی و هەموو ماڵەکەی هی ئەم بەپەرۆشە دەست و قاچی بەستین و لە دەرگاکە دووری دەکەینەوە بە زەویە دای دەکوتین ئەگەر کەسێک بەهانایەوە هات و ڕزگاری کرد ئێمە تووشی قەتڵ نابین ئێمەش دوور دەکەوینەوە نامانگەنەوە ئەگەر کەسیش فریای نەکەوت بۆ خۆی دەمرێ ئێمە نەمان کوشتووە با تووشی ئەو قەتڵەش نەبین ئەڵێ بڕیاریاندا ئاوایان لێ کردم وتی لە چەندەوە لێرە چەند ڕۆژ دەبێ ئەمە وتی 3 دانە شەو ڕۆژە لێرەم وتی ئەی بەچی دەژی وتی وەڵڵی ئەو قەلە ڕەشە دێ نانەکە دێنە بەدەن و پارچە پارچەیەکەوە دەیخاتە دەمەوە سبحان الله دەیخاتە دەمەوە ئەو قەلە ڕەشە دێ نانەکە دێنە بەدەن و پارچە پارچەیەکەوە دەیخاتە دەمەوە
کەبرە حەڵاڵی خواردووە ڕزقی حەڵاڵی پێبووە زوڵمی نەکردووە مادام دەست و قاچ کار ناکە بە باڵندەی ئاسمانە نانەکەت بۆ دێنێ و ئەی خاتە دەمتەوە مامۆستا حەسەنی پێنجوینی خۆمان نووسەری بە ناوبانگی ئیسلام کە لە کووردا نووسەرێکی زۆر بەتوانا بووە لە هەشتاکاندا هەمومان قەرزاری کتێبەکانین ئەڵێن لە زمانی بەعسا لە هەشتاکاندا قاچم شکا بە بۆنەوەی هاتووی مزگەوتم دەکرد و تەلەبەم هەبوو و گیراشم لە دوای ژیرانەکەم بەر بووم و قاچیشم کەوتبووم شکست بووم لە ماڵەوە موچەکەم بڕدرا هەموو دەرگاکانم لێ داخراون بەڵام پەروەردگار دەرگای لێکردمەوە خوای پەروەردگار دەرگای لێکردمەوانێ و بەگوە چەند دەڕۆیشتم و دەهاتمە دەرەوە زۆر دەستکورت و بێ ئەنوا بووم برادەرێکم پێوتم بۆ نایە کەسابەتێ بکەی گوتم بڕوا بکە هیچم دینارێکم نییە لە ماڵی دنیادا وتی وەرە مەعمەلی نانەقەیسیم هەیە من بارت دەدەمێ بە سیارەبی بە لە بەغابی فرۆشە دوای ئەوەی کە بارەکەت فرۆش قازانجەکەی هەڵگرە و دەزمایەکە بدەو بە من وتم ماڵت ئاوا بێ ئەڵێ یەک ڕۆژیان توێتایەکی فەلاحیم بەکرێگرت و نانەقەیسیم لە سلێمانی و بار کرد و برمە بەغا بۆستنیوە شەو هاتینەوە بۆ سلێمانی بەس لە کەسابەتی ئەو ڕۆژەدا موچەی 3 مانگم دەستکەوت تۆزێ بجوڵێ تۆش مادام دەست و قاچم نەبەستراوە دەرگاکان لە خۆت دامەخە فێری سوال مەبە فێری کەسابەت بە ئەلفەتاح دەرگاکانت لێ دەکاتەوە ئەم گردونە خۆشەویستم دنیایەکە واللهی بەس ئەڵڵا بەڕێوەی دەبا شێتێک لەگەڵ دایکیدا لە منتیقەی قەزای دوکان ژیاون دایکەکە ناوی فاتمە خان بۆ منداڵەکەی کوڕەکەی ئینسانێکی شێت بووە یعنی عەقڵی لەدەست داوە کە نفتەکار و بێئەنوا بووە کەسی وایان نەبووە لە نزیکیانە کە خەمێکیان بخۆن ئەڵێ دایمە ئەم دایکە و فاتمە خانە دوعای دەکرد دەگوت یا ڕەبی خوایە ئەو ڕۆژەی کە مردم ڕەحم بە عوسمانی کوڕیشم کەی عوسمان و شێتی کوڕیشم لەگەڵ ما بمرێ چونکە خوایە هیچ کەسێک ناتوانێت وەکو من تەعاملی لەگەڵا بکە و هیچ کەسێک ناتوانێت بەخێوی بکە شێتەکەش دەگوت ئامین خوای بە قسەی دایکم بکەی دایکی سەعات 9 شەو دەمرێ ئەو فاتیمە خانە دوای چەند ساڵ دوای لە 9 شەوا دەمرێ تەنها ئەو شەو بۆ بەیانی عوسمانی کوڕی زیندوو دەبێت کە نەخۆش نابێ بۆ نوێژی شێوانی ڕۆژی داهات و عوسمانی کوڕی لە کتوپڕا جەڵدە لێدا و دەمرێ خوای گەورە بە بێدایکی نەیهێشتەوە بۆ ئەوەی زەلیل نەبێ ئەوە ئێمەین دڵەکانمان ڕقەوە دەزانین ئێمە خەڵک بەخێو دەکەین ئێمە نەبین دنیا ئیشی ناڕوە ئەوە ئەڵڵایە خۆی کاروباری هەمومان بەڕێوە دەبا دەی خۆی پەروەردگار کە دەرگاکەرەوەیە تۆش دەرگا لە خەڵک بکەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت طوبى لمن كان مفتاحا للخير مغلاقا للشر وويل لمن كان مغلاقا للخير مفتاحا للشر خۆش بە حاڵی ئەو کەسەی میوەی بەهەشت بۆ ئەو کەسەی لە ژیانی دنیادا کلیلی کردنەوەی دەرگای خێرە قفڵە بۆ داخستنی دەرگای شەڕ شیوی جەهەنەم و ناڕەحەتی دنیا و قیامەت بۆ ئەو کەسەی قفڵە بۆ دەرگای چاکە و کلیلە بۆ کردنەوەی دەرگای شەڕ بەڵێ کلیلی دەرگای خێر بە چەند کەسانێک دەتوان کلیلی دەرگای خێر بن مەلای مزگەوت بە وتار جاری وایە بە وتارێک ژیانی کەسێک ڕزگار دەبێت لە کاتی ناڕەحەتیدا دڵودەرونی دەکرێتەوە بەو قسانە کلیلی دەرگای خێر مامۆستای ئاینی دڵسۆز دکتۆر کە نەخۆشەکە خەریکە لە ژیانی مەویست دەبێت بە دوو قسە دڵی بدەوە بەڵێ بە ئیزنی خوای گەورە من هەوڵ و هیمەتی خۆم دەخەمە کار و شیفاش بەدەست ئەڵڵایە تۆ ڕزگارت دەبێت دکتۆری بە ویژدان و قسەزان و دڵسۆز و پسپۆڕیش بە ئیزنی خوای گەورە کلیلی دەرگای خێرە ئەندازیاری ڕێگاوبان کە ڕێگاوبانە جوانەکان دادەنێ ئەندازیارێکی شارەزا سەدان خەڵک ڕزگار دەکات بە ڕێگا جوان و خەریتە باشەکانی پۆلیسی هاتوچۆ کەم سارە ڕادەگرێ و ئەو دەستایدە دەکاتەوە ها کلیلی دەرگای خێرە لە یەک جار لە فلکەیەکان نەبێت چەندین حادیسە ڕوو دەدا ئەمانە کلیلی دەرگای خێر دەبێت ڕێزیان لێ بژیرێ پسپۆڕی دەرونی کەسێک خەریکە ناڕەحەتیەکانی ژیان مەویستی کردووە لە ژیان لە لای پسپۆڕێکی دەرونی بە چەند حەبێک چاک دەبێتەوە توێژەری کۆمەڵایەتی و خێزانی ڕاوێژکاری خێزانی ژنومێردێک خەریکە لێک جیا دەبنەوە ڕاوێژکارێکی خێزانی دەتوانێت بە چەند جەلەسەیەک ئاشتیان بکاتەوە کاربەدەست فەرمانڕەوای وڵات حکومەت کەسێ مەرجی هەبێ دڵسۆز بێ شارەزا بێ دادپەروەر بێ کاربەدەستی وایە دڵسۆزە بەڵام حتا بڵی نەزانە لە سیاسەتە سەر لە سیاسەتی نێودەوڵەتی دەرناکە چەندە دڵسۆز بێ میلەتەکەی هەر بەدبەخت دەبێ ئەبێ کاربەدەست دڵسۆز بێ بەڵام شارەزای سیاسەتی نێودەوڵەتیش بێ ئیوا هەیە دڵسۆزیشە شارەزاشە بەڵام هەر بەلای خۆی و خزم و کەسوکار و ئەقریبا و حیزبی خۆی ئادادەشکێنێ نەخێبێ دادپەروەریش بێ میلەتەکە هەموو بە چاوی یەک سیرکە ئەوەی لەگەڵ خۆشی نییە و لە ڕەنگی خۆشی نییە فەرقی نەکا لەگەڵ ئەوەی کە دەنگ بەخۆی دەدا مادام سەرۆکی هەمووانە بە یەک چاو سەیریانکە وەڵڵی سەرۆکی دڵسۆزی شارەزای دادپەروەر وڵات پێش دەخا میلەتانی دنیا دەوڵەتە پێشکەوتەکانی دنیا لەسەر دەستی ئەو سەرکردانە خوا دەرگای ڕەحمەتی لێکردوونەوە لە دواکەوتوویە گەیشتونە ئاستی وڵاتە پێشکەوتوەکان
ئەگەر پسپۆڕ نەبووی میفتاح للخیر نابی. ئێستا دکتۆرێک بێوێ سڵح لە بینی دوو کەسا بکە خۆ نێتی خێرە بەڵام بڕوا بکە پێی ناکرێت چونکە پسپۆڕی ئەو نییە پسپۆڕی ئەوەیە عملیاتێک بکە و لوێک وەرەمێک لە ناو جەستەی کەسێکە دەربێنێ و لە ئەوە ڕزگاریکە. میفتاح للخیر دەبێت تێ بگەین ئایا ئەم ئیشە ئیشی تۆیە؟ من مامۆستایەکم وتاری ئاینیەت دەڵێم بەڵام ناتوانم وەکو سەرۆک هۆزێک ڕێز عەشیرەتێک سڵحی بینی دوو بنەماڵە بکەم. ئەو خوای گەورە ئەم ئیشەی داوە بە و ئەمەشیانی داوە بە من. ڕاستە ئەم کارە خێرە بەڵام ئیشی من نییە بە من ناکرێت. بەڵام کابرا جارێ نوێژیش ناکە ڕئیسی هۆزێکە ڕێز عەشیرەتێکە دیواخانێکی هەیە دەتوانێت بە چەند قسەیەک بە هێزی خۆی ئاگرێکی گەورە فیتنەیەکی گەورە بکوژێنێتەوە. ئەمە خوای گەورە ئەم ئیشەی لە دنیادا داوەتە ئەو کە پسپۆڕیەتی. مغلاقا للشر بە تەقاندنەوەی شوێنە خراپەکان نابێ. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی قفڵی دەرگای شەڕبی لە شوێنە خراپەکاری بە لەشی ئافرەتێک دەکرێت پەنا بەخوا. داخستنی بەوە نییە بیتەقێنیەوە لە شوێنە عەرەخانەیەک هەیە داخستنی بەوە نییە بچی بیتەقێنیتەوە خەڵکەکانی شوشەکانیان لەسەرا بشکێنی. ئەمە ئیشی ئیسلامی ئێمە نییە. مغلاق للشەڕ ئەوەیە کار لەسەر دڵی بکەیت دڵی بگۆڕی. ئەینا زەلامی خراپەکار پۆلیس لەوێ بیگرێ لەوێ بەربوو دەچێت لەولاوە دەست پێ دەکاتەوە. مغلاق للشەڕ ئەوەیە دەرگاکە لە دڵەوە داخەی قەناعەتی پێ بکەی کە ئەمە خراپە. ئێمە بەداخەوە لەم وڵاتەدا زۆر جار شتانێک ڕوو دەدەن کە دڵی هەمومان دەهەژێن و ناڕەحەت دەکەن. جاری وایە کەسانێک تووشی بەدڕەوشتی دەبن. ئەم ئینسانانە لە سکی دایکیاندا بێڕەوەش نەبوون. ئەوە کاکە کۆمەڵگا فێری کردوون. جاری وایە نەبوونی بێسەرپەرشتی کەم تەرخەمی دایک و باوک کەم تەرخەمی دەوروبەر کەم تەرخەمی حکوومەت بێبژێوی ژیان نەبوونی مەدرسەیەکی پێویست. ئەینا خۆ هیچ کەس دەسکی دایکیە بەدڕەوش نییە بەڕێزان. ئەمانە کۆمەڵگا زوڵمیان لێ دەکا و ناچاریان دەکا فێری ئەم کاریان دەکا. ئیشی ئەمە چییە؟ بچین حەیان بەرین بچین فەزعیان کەین وێنەیان بڵاو بکەینەوە نا بە پێچەوانەوە. ئیشی ئێمە ئەوەیە هیدایەتیان بدەین دڵیان بگۆڕین دەستی کۆمەکیان بۆ درێژکەین. ئەم نمونەیە نمونەی ئینسانی مسلمانی واعیە. شێخ محەممەد بەدرەدین الحەسەنی محەدیسی گەورەی شام کە لە 1850 زاینی لەدایک بووە لە 1934 لە دیمەشقی سووریا کۆچی دوایی کردووە. محەدیس بووە حەدیسەکانی پێغەمبەری صلی الله علیه و سلم ڕیوایەت کردووە. محەممەد بەدرەدین الحەسەنی زانای بەناوبانگی جیهانی ئیسلام. کۆمەڵە گەنج دەچنە خزمەتی و پێی دەڵێن جەنابی شێخ خەریکە شارەکەمان وێران دەبێت. ئەزانی لەم شارەدا کە پیاوی وەکو جەنابت و مزگەوت و مەدرسەی ئاوای تێدایە کۆمەڵی ئافرەتوا لە فڵان شوێنە زۆر نووسەرپەرشتیاریان هەیە و بە ئاشکرا گەنج هاتوچۆیان دەکەن و فاحیشەگەری و بەدڕەوشتی تێدا دەکرێت. ئێمە کە دەنگ و باسێک لە شارێک دەبیستینەوە زین دنیا کاول بووە ئەوە لە قەدیمەوە ئەوانە هەر هەبووە. ئەو معناوە نەوە شارە خراپە خەڵکەکەی خراپە ئەوەشی تێدایە و ئەوەش تێداوە. محەدیسی ئاوا گەورە لە شاری دیمەشق بووە ئەو فاحیشەگەریش لەو شارەدا هەبووە. قوربان ئەمر فەرموو جەنابەت ئەگەر ئەمرت لەسەر بێ فتوایەکمان بووە بدەی بۆ قیامەتمان شەرمەزار نەبین و تووشی قەتڵ نەبین هەر ئەم شەو لە ناویان دەبین بیناکەیان بەسەرا دەتەقێنینەوە ئاگربارانیان دەکەین. ئەفەرمێ وازیان لێبێنن ئێوە پەیامەکەی خۆتان گەیان بە من دەڵێن بەڵێ دەیفەرمووت ئەمجا ئیشەکە لەسەر شانی منە ئێوە هەر هەنگاوێک بنێن قەرزاری قیامەت بن. ئەڵێن قوربان دەباندێ مادەم تۆ وا بڵێ ئەوە هەمووی حەقمان نییە بەسەرەوە. کابرایەکی لەلا دەبێ عمری 6 ساڵ دەبێ مەلایەکی زۆر بەناوبانگ بە جبە و مێزەر و عەمامە و جبەی مەلایەتیەوە ئەڵێ فڵان کەس هەستە. جا ئەم شێخ محەممەد بەدرەدین الحەسەنیە الحەمدلە پیاوێکی زۆر دەوڵەمەندیش دەبێ توجاریش دەبێ بازرگانیش دەبێ لەگەڵ مەلایەتیەکەیدا لەسەر دەستی خەڵک نەژیاوە زۆر دەوڵەمەند بۆ لەبا و باپیرانیەوە. ئەڵێ ئەمشی سەپارە هەڵگرە جەنابی مامۆستا فڵان کەس ئەم ئەرکە و ئەم عەزیەتت پێ دەدەم بەڵام لای خوا پاداشت گەورەیە. ئەڵێ قوربان جا جەنابەت فەرمووی چی بۆ کام ماڵە هەتی و بۆ کام ماڵە فەقیرەی بەرم. ئەڵێ قوربان بۆ ماڵە فەقیر و هەتی ومدانە ناوە پارەیە. ئەو گەنجانە ئەو پەیامەیان گەیاند و لەو شوێنەدا عینوانیان داومێ بی بە ئەم پارە تەوزیعکە بەسەر ئەو لەش ژنە لەش فرۆشانە لێ قەوماوانەدا هەموو ئەو پارەیان بدەیە و ئەمشی سێش بدە بە سەرۆکەکەیان کە ئەم ئافرەتانە دێنێ و دەبا و دەڵاڵیان بۆ دەکا. بڵێ شێخ محەممەد بەدرین الحەسەنی دڵێت تو خوا دوعای خێرم بۆ بکەن خوا لە هەموو لایەکمان خۆش بێ. ئەڵێ قوربان کوڕە بەخوا من بم کوژی لە ڕووم نایە بەو گەڕەکەدا بڕۆم جا خەڵک لێ بمبینێت چیمان پێ دەڵێ من مەلایەک بە جبە و مێزەر و بەم تەمەنی عمری 6 ساڵەوە دەڵێ دەی من ئەمی شەم بە تۆ بوو ئەگەر تۆ نەچی خۆم دەچم. ئەڵێ بە قوربان هەر خۆت مەچۆ والله خەڵک تۆ لەوێ ببینێ ئەوەی نوێژیشی کردو وازی لێ دێنێ با هەرگە حەیامام بچێ حەیا من بچێ باشتر چونکە من خەڵک کەمتر دەمناسێ ئەوەندەی ئینسانێکی دیار نیم. پارەکە دەبا و
ئەچێ سەی دەکات کۆمەڵە گەنج دێنە ژوورەوە و دێنە دەرەوە و یەکێ دەچێتە ژوورەوە فعلەن وایە ئەمانە خەریکی بەدڕەوشتین لەوێدا گەنجیان تێدا بەتەمەنیان تێدا جوانیان تێدا ناشرینیان تێدا زۆرن سەرۆکەکەیان دەدۆزێتەوانە و دەڵێ جەنابی شێخ محەممەد بەدرەدین الحەسەنی کە کەس نییە لەم شارەدا ئاشنای وتار وێنە و دەنگی ڕەنگی نەبێ ئەم پارە زۆرەی بۆ ئێوە ناردووە بۆ خۆتان تەوزیعی کەن و بتابیستەکانی ژیانتانی پێدا بینکەن فەرمووشێتی دوعام بۆ بکەن خوا لە ئێمەش و لە ئێوەش خۆش بێ ئەڵێ پارەکە وەردەگرن و هەر دەحەپەسێن ئەو پیاوە گەورە پارەی بۆ ئێمە ناردۆ بۆ ژیانمان ئێمە ومان زانێک ئەو پێ بزانێ هەمومان دەسووتێن و لە ناوبان دەبن و حیامان دەبن لەوە ترساوین ئەو پیاوە بە حاڵی ئێمە نەزانێ ئەڵێ وەڵڵاهی گەیشتمە کۆڵانەکە دەنگی گریان و بابە ڕۆبەرز بۆ لە ناو ژنە لەش فرۆشەکاندا لە بانگی گریانیاندا خوا لێمان خۆش بە ئێمە ومان زانی کەسێکی بەڕەحم لەم شارەدا نەماوە زۆربەی هەر زۆریان تەوبەیان کرد و لە دەرسەکانی شێخ محەممەد حەسەنیدا بەشداری دەرسەکانیان دەکرد لە دوایدا تەوبەی ڕاستەقینەیان کرد کاری لەسەر دڵیان کرد بەڵێ ئەمە هەڵوێستی ئینسانی مسلمانە ئەگە خوا نەخواستە وێنەیەکی لەو شتانە بەدەست فەیسبووکە گەرگەیشت قەرزاری قیامەت و بەردەمی میلەتەکە دەبی خێرا مەسحی نەکەی و ڕەشی نەکەیتەوە بینێری بۆ هەر کەسێک تۆش یەکێکی لەو لەش فرۆشانە چونکە دەتەوێت بازاڕەکە گەرم بێ ڕەن بە دڵت ئاواتی بخوازی و دیارە تۆش یەکێکی لەوانە پەنا بەخوا بۆچی بێ بۆ مزگەوت بۆچی نەسیحەتی منداڵەکانت نەکەی ئەمە پەیامی ئێمەیە ئەمە دەرگای شەڕ بەڕێزەکەم ئاوادا دەخرێ ئەمە خوا دەزانێت چ معاناتێکی هەبووە تا گەیشتۆتە ئەم ڕادەیە دڵسۆزێکی نەبووە دەستی باوکایەتی بەسەرا بێنێ ئامێزی گەرمی بۆ بکاتەوە دوو نەسیحەتی خێری بکات دوو پول بخاتە گیرفانیەوە ئێمە هەر لە خۆ قسەی گەرم و گوڕ دەکەی لە بەس سۆبەکەی ماڵی خۆتا نازانی ئەو لە چ بارودۆخێکایە ئەوەش کچی تۆیە حەز دەکەی ڕسمی کچەکەت بڵاو بێتەوە ئەوە خوشکی تۆیە بەڕێزم خوشکی کوردایەتیتە خوشکی ئیسلامەتیتە خوشکی ئینسانیەتە وەڵڵاهی ئەو لەش فرۆشانە خوشکی ئێمەن لە باوکە ئادەمەوە لە دایکە حەواوە خوشکمان لە کوردایەتیدا خوشکمانن لە نەتەوایەتی و کوردستانیدا خوشکمانن لە بازنەی ئیسلامەتیدا خوانە کافر نین حەز دەکەی ڕسمی خوشکەکەت خەڵک بیبینێ حەز دەکەی ڕسمی براکەت خەڵک بیبینێ نابێ دەی ئەوانە ئێمەن ئەبێ دوعای خێر هیچ چ دەسەڵان نەبوو دوعای خێر بکەیت هیچ چ دەسەڵان نەبوو وێنەکە بەلانی کەمەوە ڕەشکەیتەوە لای کەسێک بۆ ئامۆژگاری بکەی کە ڕەشی بکاتەوە ئینسان خوا دەزانێ عاقیبەتی چێ خێر دەبێ کۆتایی وتارەکەشم بەم قیسەیە دێنم کە مفتاحنی الخير ئەمەیە دکتۆر محەممەد راتب نابلوسی لە مەوسوعەی ئەسماء الله الحوسنادا دەفەرمێ ئافرەتێک 16 ساڵ هات دووچۆی دەرسەکانی منی دەکرد دکتۆر نابلوسی چۆن دکتۆر عوسمان محەممەد غەریب هەڵەبجەی لێرە لە مزگەوتی بەختیاری الحەمدلله هەموو هەفتانە دەرسی تەفسیری قورئانی هەیە کە حەق وابوو هەمومان بەشداری بکەین نەک ئەو ڕێژەکەمە ئەویش ئاوا لە دیمەشق تەفسیری قورئانی دەبێ ئەڵە 16 ساڵ ئافرەتێک بەشداری محاضەری دەرسەکانی دەکردم باسی خۆی کردوتی زاوایەکم هەیە بەداخەوە کچەکەم حەزی لێ بوو ڕاوێژی بێویشی وتی مادام کچەکەت حەزی لێتی تر بەخوا ئەوە باشتر لەوەی کەوا بە ناحەق بە شووی بدەی و دڵی نەحەسێتەوە ئەنە وەلحاصل بدایە ئەڵە کابرا زۆر لادین بوو دەیگوت من دەڵێم لا ئیلاهە بەڵام تەواوی ناکەم چونکە بڕوام وایە لە ئەرز و ئاسمانە هیچ کەسێک نەناوی خوا بێ نەعوذ بالله ئیلا اللهی لەگەڵ نەدەگوت ئاوا بیر و باوەڕی گوت لا ئیلاهە دەڵێم بەڵام ئیلا اللهی لەگەڵ ناڵێم مناڵەکانیشی لەسەرەوە پەروەردە دەکرد ئەڵێ ئەم کچە گیری خوارد بوو کچی ئەم ئافرەتە بەڕێزە 16 ساڵ بەشداری محاضەراتی تەفسیری قورئانی منی دەکرد ئەڵە ڕۆژێکیان هات و ئافرەتەکە زۆر دڵخۆش بوو وڵی جەنابی شێخ 2 ساڵە ئەم کچەم لەگەڵ ئەم زاوایەمان قسە دەکات یەک جاوەرە بۆ مزگەوت یەک جار بڕاوی چۆن دێم ئەمڕۆ هات بۆ مزگەوت تا ڕووی کرابەوە کچەکەشم هەژداری محاضەرەکانی دەکرد وتی دایە ئەزانی بۆ ڕوون خۆشە وتم وەڵڵی ئیشەڵڵا مێردەکەت هاتووە وتی ئەرە وەڵڵا ئەمڕۆ بڕیاری داوە بێتە مزگەوت وتمە حەوەرە گوێ بگرە خۆ ناتخۆن کاکە نوێژ مەکە من زۆر جاوتمە هەموو خەڵک ئازادە بێتە ئەم مزگەوتی ڕێگای بەهەش نوێژ نەکە ئەوە لە شوێنەکە دانیشە بەدڵت بوو نوێژەکە بکە بەدڵت نەبوو گوێ لە وتارەکە بگرە و دوای خوا حافیزت بێ بڕۆ خۆ ناتوێ ماڵی من ناتوێ ماڵی خوا ماڵی خۆش دەرگای بۆ هەموو کەس لەسەر پشتە بە نوێژکەر و نوێژ نەکەرەوە بە مولحید و ئیماندارەوە خۆ ماڵی خوایە ماڵی من نییە دەرگای لێ بکەمەوە یان نا ئەڵێ ئەویش وتی وەڵڵی وتمە بەس وەرە گوێ بگرە ئەگە قسەکان بەدڵ و باشە ئیستفادەیەکی علمی زانستی دنیای قیامەتی دەکەی ئەڵێ هات ئەمڕۆ هاتووە ئەڵێ هەفتەی داهاتوو لە دەرسەکە دیسان مێردەکەی بەشداری کردەوە و چوونەوە ماڵە و ئەزمەی قەلبی لێدا سەکتەی قەلبی دڵی لێدا بردیان بۆ خەستەخانە لە کاتی سەرە مەرگا بۆ منداڵەکانی کۆکردنەوە ئەڵێ وەڵڵاهی ئەوە قسەی بوو وتی مناڵەکانم يا بني كل شيء قلته لكم باطل الحق هو ما جاء في القرآن مناڵەکانم بە شاهید بن ئەوەی من لەمەوە پێش پێم کوتون لە بێدینی هەر هەمووی بەتاڵە و ناڕەوایە و درۆیە حەق و ڕاستی ئەوەیە کە لەلای ئەو قورئانەیە کە مامۆستا بۆی باز دەکردن ئەمە ئاخر و شەی بوو مرد لەسەرەوە
سبحان الله بدو درس بعاقبة خير رويشته ولا خوا همو دفتري أعمالي للرابطي سبيدة كاتا وبم قصيا أوي منوتو ملسل بيديني هموي بطالة حق أويك لو قرآن دايك للإمام مصطفى أسكرا سبحان الله أم خوا درقادا كاتوا أوي كتشان صال لصر فكري الحاد بيديني خلقي من دالقاني برودة ذكر خوا بدو محاضرة بدو درس تو کلیلی دەرگای خێر بە کەسێک برادێک نوێژ ناکە ئێمە گەنجمان هەبوو لەم مزگەوتە الحەمدولله بەس دەسایارەیە لەگە برادری هاتووە لە خوتبەی ئێمە بەشداری کردووە ئێستا بۆ خۆی لە مزگەوتەکان نوێژەکەش دەکا و بەشداری خوتبەکەش دەکا و لە سیارەکەش ئەدانانیشێ طوبى لمن كان مفتاحا للخير ومغلاقا للشر خۆش بە حاڵی ئەو کەسە میوەی بەهەش بۆ ئەو کەسەی کەوا کلیلی کردنەوەی دەرگای خێرە قفڵە بۆ داخستنی دەرگای شەڕ بەڵام بەم شێوازە شەرعیەی کە باسمان کرد یا ربی خوا دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە یا ربی خوا هەمیشە دەرگای ڕەحمەتی خۆتمان بەسەر ئاواڵاکەی لە هەموو تەنگانەیەکە لە هەموو ناڕەحەتێکی ژیانماندا لە هەموو نەخۆشی و نەبوونیەکماندا لە هەموو کارەسات و گرفتاریەکماندا دەڵێن یا فەتاح ئەی ئەو کەسەی هەموو دەرگا داخراوەکان دەکەیەوە یا ربی خوا دەرگای خێر لەسەر ئێمە موسڵمانان و هەموو خەڵک بکەیتەوە یا ربی خوا دەرگای خێر لەسەر کوردستانمان بکەیتەوە یا ربی خوا ئاشنامان کەی بە دینە حەقەکەی خۆت زیاتر لە قورئان و سونەت شارەزامان کەی خوای پەروەردگار ببینە کلیلی کردنەوەی دەرگای خێر و قفڵی داخستنی دەرگای شەڕ یا ئەرحەمە الراحیمین یا ربی خوای پەروەردگار بە ئەسمای حوسنات بە ناوە جوان و بەرزەکانت سیفاتە بەرز و باڵاکان لێت دەپاڕێمەوە یا ربی خوای شیفای نەخۆشەکان بدەیت یا ربی خوای هەموو ئەو کەسانی داوای دوعای خێریان کردووە ئەوانەش داوایان نەکردووە نەخۆشمان هەیە یا ربی خوای شیفای نەخۆشەکانمان بدەیت یا ربی خوای شیفای نەخۆشەکانمان بدەیت ئەوانەی دڵبەخەمن دڵخۆشیان کەی منداڵەکانمان صالح کەی یا رب العالمین یا ربی خوای ئەوانەی مناڵیشیان مناڵی صالحیان پێ عەتاکەی تۆ الوهاب و بەخشندەی مناڵی صالحیان پێ ببەخشی یا ربی خوای هەر کەس دڵبەخەمە دڵخۆشی کەی هەر کەسێک گرفتی دەرونی هەیە خوای بێ بەهانا و هاواری و ڕزگاری کەی یا ربی خوای هدایەتی هەموو لایەکمان بدەی عاقبەتمان بەخێر بژێڕی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون